بەرگری شارستانی سۆران هۆکاری ئاگرکەوتنەوەی شەوی ڕابردووی لە بەنزینخانەیەک لە سۆران ڕاگەیاند. دەڵێت خاوەنی بەنزینخانەکە بڕی 30,000 لتر بەنزینی چلخولەک پێش ڕووداوەکە بۆ هاتووە کە بۆتە هۆکاری دروستبوونی غازێکی زۆر لە نێو خەزانەکە. هەروەها بوونی کامیرای چاودێری لە ناوژووری خەزانەکانی سوتەمەنی بە هۆکاری سەرەکی ئاگرکەوتنەوەکە دادەنرێت. دوای ئەوەی دەرکەوتکەوە خاوەنی بەنزینخانەکە بڕی 30,000 لیتر بەنزینی بۆ هاتووە بەر لە چلخولەک لە ڕووداوەکەوە بوویتە هۆکاری ئەوەی دروستبوونی غازاتێکی زۆر لەوێ و بوونی کامێرایەکی چاودێری لە ناو ژووری خەزانەکانی سوتەمەنی بە هۆکاری سەرەکی دەزانین بۆ ڕووداوی ئاگرکەوتنەوە، چونکە تا کاتژمێر 8 و 23 خولەک لە کامێرای چاودێری ناو خەزانەکەدا هیچ ڕووداوێک یاخود هیچ تێبینیەکی گوماناوی دەرناکەوێت کە هۆکاری ڕووداوی و ئامانجی ئێمەش ئەوە بوو کە نێڵین هیچ زیانێکی گیانی لێ بکەوێتەوە. سوپاس بۆ خوای گەورە سەرکەوتوو بووین و ئامانجی دووەمیشمان ئەوە بوو کە ڕێگری بکەین لە تەشەنەکردنی ڕووداوەکە بۆ نێو ماڵ، چونکە ماڵەکە لە دەوروبەری بەنزینخانەکە بوون. سوپاس بۆ خوای گەورە لەمەش سەرکەوتوو بووین. بەڵام یەک حاڵەت ڕوویدا بەهۆی هەڵەی هاوڵاتیەک بە فرێدانی جگارەیەک بۆ ناو منهۆڵێک بۆ هۆکاری تەقینی منهۆڵەکان و لە ئەنجامیشدا دوو کارمەندی ئێمە بریندار بوون. سوپاس بۆ خوای گەورە ئێستا ئەوانیش تەندروستیان باشە. زۆرێک لە بەنزینخانەکانی ئیدارەی سۆران لە نێو ئاوەدانی و ناو ماڵانن کە ئەمەش لە ڕووداوی هاوشێوە مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست دەکات. سەرپەرشتیاری ئیدارەی سۆرانیش دەڵێت دەبێت لێپێچینەوەی توند بەرامبەر ئەو بەنزینخانانە بگرینە بەر کە لە نێو ماڵانن بۆ ئەوەی ڕێکارەکانی سەلامەتی پەیڕەو بکەن و پابەندی ڕێنماییەکانی بەرگری شارستانی بن. ڕێکاری تون بگرینە بەر بەرامبەر هەموو ئەو بەنزینخانانەی کە دەکەونە ناو سنتەری شارەکان بۆ ئەوەی بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی بەرگری شارستانی بن بۆ ئەوەی ئەو کارانە دووبارە نەبنەوە بە دڵنیاییەوە دەبێت لە شوێنێک کەم و کوڕێکە بێتن کە ئەو حاڵەتانە دروست دەبێتن. شەوی ڕابردوو 12 تیمی بەرگری شارستانی کاریان لە ئاگرگوژانەوەکەدا کرد سەرڕای ئەوەی چەند کۆمپانیایەک بەهێنانی تانکەری ئاو هاوکاری بەرگری شارستانیان دەکرد. ئاگرکەوتنەوەکە لە بەنزینخانەی باوچی دیاری لە شەوی ڕابردوو بۆ هۆی برینداربوونی دوو کارمەندی بەرگری شارستانی سۆران، هەروەها بڕی 81 لتر بەنزین لە نێو خەزانەکان سوتاوە کە زیانی 110 ملیۆن دینار بەرخاوەنی بەنزینخانەکە کەوتووە. توانراوە 13,000 لتر بەنزینیش لە سووتان ڕزگار بکرێت لە یەکێک لە کۆگاکان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.